چۆنم باشن جەماعەت هیوان باش هەموو لە ڤیددیۆیشکە هاتمەوە لاتان بۆ فێرکاریتان بۆ دانێ فێرکاری چۆنیەتی ئیدیت نمونە کابرا ئەچی خۆی پێ پێیدیتەشی 2 ساعت بێدی لە شوابی لەکن خەڵکی جوان نییە یان پێی زوانیە بۆ بەرنمەی کە لەسەر شاشە پیشانەدا بۆ بەرنمەی ئیدیتە شاس بە مودێکی زۆ کەمیش تقریبان 20 سانە 30 سانە دەڕۆڵ و ئیدیتەشی کامل با بچنە ناو بەرنمەکە و پێتان برێم چۆنە لێرکانێ نمونە ئەم لە ڤیددیۆم پێ بازودانم ئەو ڤیددیۆ نمونە ڕسمەکان دادنەی یەکسەر ئەنواحی تێدا نمونە 1001 ستایل و نەوە ئەو شتانێکدا ئەوە بەشەکە ئەوەش بەشەشکێ و ینی هەر بەش و تایبەت بە ئەوەچ خۆیتی هیوادارم ڤیددیۆکەتان بەدڵبی بیشنێرە لۆ برادەرەکانتان تایبەتی ئیدیتۆرەکانەوانەی دەرێن ئەمە ئیدیتی ئەنتیکەمالێکنە و لێروکانێش لە هەپی مۆد یان لە ئەسی مارکێت ئەو دوو بەرنامە بە سوابزانام لە هەپی مۆد دەداتێ بە هەشی داونلۆد کرد لۆگۆکەی ئەو بەرنامە بە دەرناکەوی بێ مشکلە ئیوام ئەوەیە کە سوودێکم باموتانگەیانبی چای من ئەوەش نای بەرنمەکەی بیت ئێڵی ئەو بەرنمەکەی تقریبان 6 پیت و نقطەکە ینی قابلە و 6 پیتتان پێ لەبەر نەکرێ بە هیوای سوود بۆ هەموو لایەک